شکستی کۆرۆنا لە 22 وڵات. تا ئێستا تەنها 22 وڵاتی جیهان هیچ توشبوویەکی کۆرۆنای نییە. ئەو ڤایرۆسەی بە 4 مانگ کۆتایی بە ژیانی 31,000 کەس هێناوە. ئەو وڵاتانەی حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای تا ئێستا تێدا تۆمار نەکراوە دەکەونە ئەفریقیا و ئاسیا و ئۆقیانوسیا. یەمەن یەکەم گەورەترین وڵاتە کە تا ئێستا توشبووی کۆرۆنای تێدا تۆمار نەکراوە و ژماری دانیشتوانی 30 ملیۆن کەسە. کۆریای باکوور دووەم گەورەترین وڵات کە هیچ توشبوویەکی بە ڤایرۆسی کۆرۆنای تۆمار نەکردووە کە ژماری دانیشتوانی 25 ملیۆن کەسە. هەرچەندە ڕێکخراوی تەندروستی جیهانی گومانی بوونی توشبوو بە کۆرۆنا دەکات لە وڵاتەدا. وڵاتی مالاوی ئەفریقی ژمارەی دانیشتوانی 19 ملیۆن کەسە و هیچ توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنای تۆمار نەکردووە. بۆ ڕێگرتن لە توشبوون بە ڤایرۆسەکەش لە 23 سێوە هەموو قوتابخانە و زانکۆکانی داخستووە. بۆروندی ژمارەی دانیشتوانی 12 ملیۆن کەسە و لە 21 سێوە تەواوی گەشتەکانی بۆ ناوخۆ دەرەوەی وڵات ڕاگرتووە بۆ ڕێگریکردن لە هاتنە ناوەوەی کۆرۆنا. باشووری سوودان 12 ملیۆن کەسە و بۆ پاراستنی وڵات لە کۆرۆنا لە 23 سێوە هەموو فڕۆکەخانە و گواستنەوە ئاسمانەکانیان وەستاند. هەروەها فەرمانی قەدەغەی کۆبوونەوەی نایاسایی کۆمەڵی دەرکرد. بەگشتی ئەو وڵاتانی تا ئێستا ڤایرۆسی کۆرۆنای تێدا بڵاو نەبووتەوە ئەمانن: لە ئاسیا یەمەن، کۆریای باکوور، تورکمانستان، تاجاکستان. لە ئەفریقیا مالاوی، بوروندی، باشووری سوودان، سیرالیوان، بۆتسوانا، لیسوتو، دوورگەی قەمەر، ساوتۆمی و پرینسپی. لە ئۆقیانوسیا دوورگەی سلیمان، ڤانواتو، ساموا، کیریباتی، میکرۆنیزیا، تۆنگا، دوورگەی مارشال، پالاو، توڤالو و ناورو.